لە نوێترین کاریانە زۆر بەڕێز ئارام رەشید کە بەڕێزیان نووسەرن و هەروە وەرگێرن یەکێک لە کتێبە هەرە بەناوبانگەکانی یەکێک لە نووسەرە دیارەکانی ئەمریکای لاتین ئەویش ئەلیخاندرۆ زامبرایە ئەکاتە زمانی کوردی. وەرگێری دیار و بە ئەزمموی کورد ئارام رەشید لە دوای وەرگێرانی ڕۆمانی ترس لە مەرگی نووسەری جیهانی ستێڤ تۆڵز و بڵاوکردنەوەی لە ئێستادا نوێترین وەرگێرانی خۆی بڵاوکردەوە بە ناوی ڕۆمانی ڕێگاکانی گەڕانەوە بۆ ماڵەوەی نووسەری دیاری ئەمریکی لاتین ئەلیخاندرۆ زامبرا. چیرۆکەکە لە شەوی بوومەلەرزەکەی 3 ئازاری ساڵی 1950 سانتیاگۆی پایتەختی چیلیەوە دەست پێکات و لە بوومەلەرزەکەی 27 شوباتی ساڵی 2010 سانتیاگۆ کۆتایی دێت کە لەم نێوەندەدا باس لە سەردەمی کودەتای ژەنەراڵ ئاگۆستۆ پێنۆشە دەکات بەسەر دەسەڵاتی سلڤادۆر ئالێندێ. ڕۆمانەکە دەربارەی ژیان و عەشق و تەنیایی و سیاسەت و ڕابرد و ئێستا و تەنانەت ئایندەش دەکات. ئەم ڕۆمانە لە دوای 200 لاپەڕەدا لەلایەن دەستگای جەمال عیرفانەوە چاپ و بڵاوکرێتەوە.